بخیر بین نموله زور بخیر بین چا خیر بین ویستم لم روزه دا به خدمتتان بیام با وی پیروزبایی او یاد پیروزتان لب کنم که روزنامه گری کردستانه و دوای سرکوتان بوده که انشاءالله روزنامه وانی کردستان هر لا پیشکوتن داده بی و لا خدمتی دوزی گله کمان داده بی سپاسشان دکم بو قبول کردنی ام دعوته و پیوستن زانی کبونوه که خویانه و برانه بکم دگل برستان هم باوی ایوه شاگردار بنو لرنگه ایوه خلق کردستانی شاگردار بی حل و مرجی استا و بوچونی خومانو انجامی سفرکم بوده رو و اروا حزیشکم گویم لرای بوچونکانی ایوه برزش بی سردانی من بو امریکا لسر داوای دولت امریکا بو کاتی که برای بایدن هاد بو هولیر او کاتی او دعوتی پیشکش کرد و میش پیم گود زور چاکه هر کاتی که گنجابی بو ایوه بو ایمه پیم خوش شو دیم دعوتی تریشه بو چند ولاتی که اوروپی توانی من دو لو سردانان انجام دهین یکی بو بلغاریا بو یکیش بو هنگاریا لگرانواش سردانی ترکیه من کرد اویش به نسبتی منو ایوه و بزن همو خلقی کردستان و عراقش بگشتی زور پیویز بو بزانین هلویستی امریکا چیه نسبت وضع عراقی امرو چجور عراقی کان دوی و هر وها هلویستیان چیه برانبر به کردستان و به گلی کردستان زور به دور درجی لگل بایدن و لگل خودی سروک اوباما باسی وضع عراق بگشتی وضع حریم کردستان بوچونکانی خومان او قیرانه که امرو عراق تیده هموی به دور درجی باز کرده و لگل گوره برپرسانی تری امریکیش اوی که به پیوستی از آن ارسان کم او هلویسته فرمیه بو که به ایمه آن را گهاند به نسبت عراق چون ایمه دمانوی عراق کی دموکراتی فدرالی فرلانی گرتوبی و ایمه التزامی خومان دوباره دکینوه برانبر به کردستان و گلی کرد به نسبت هر گورانکاری یک لعراق دا لچوارچوی دستوری عراق دا بی اما هیچ مانع اکمانیه و کسیش مافیاوی نیه به خلق عراق بده نابی ام هنگاوا بنین یا اما برین اما من پیم وایه حلوسته کی تازه بو یا بلای کمی و ایمه تازه و حلوسته مانگویده بو چونکه بیشتر واده بود را که امریکانه و هیچ گورانکاری یک لوازی عراق دا بکری بویا من پیم ویا ما انجامی که باش بو و ولامی که باشیش بو و زیادتر لمش ایمش نمانوی لامریکا راستی به نسبت ولاتانی تری اوروپی زیادتر براستی باسی مسائلی آبوری و بازرگانی و آن نکرا و حکومت ابی متابعی بکاتنو و در فتی باشه یا بوها و کاری لترکیه دیسا باسی وضع عراق کرا وضع سوریا کرا پیوندی دقولی حریم و ترکیه هر وال امریکاش باسی سوریا کرا و پیوندی دقولی حریم و امریکا و مشکلی نوخوی ترکیه مشکلی پککه و ترکیه لگل سروک کمار و سروک وزیران و وزیری دروه لترکیه دیسان به دور و درجی باسی هم بابتا نکرا به نسبت وضع عراق اوان شاگردارن و نگرانن لوضعی که هیا رنگ اوان بوچونی خویان هبی لهندشون رنگ وک بوچونکان وکو یک بند لهندشون بوچونکان رنگ جوازیان هبی بلام اوانیش قلقیان هیا لسر وضع عراق زور مهتمن به وضع سوریا لامریکا و لترکیه و پارسالش که سردان ایرانم کرد
لەسەر کوردی سووریا پێم گوتن ڕاستی ئەبی ئەوان بڕیار بدەن چیان دەوێ و بەرەو تا کوێ دەڕۆن بەڵام وەکو ئێمە تێبگەین جیاوازیەکی زۆر هەیە نێوان وەزعی کوردی سووریا و معارەزەی سووری خەڵکی کوردستانی سووریا مافی هاوڵاتیشیان نییە لەبەرەوە ئەوان داوای ئەوەیان نەکردووە بێن دەستهەڵات بگرنە دەست ئەمانە دەیانەوێ بزانن لە ئایندە هەر ئاڕوگۆڕیەک بەسەر سووریادا بێ هەر گۆڕانکاریەک ئەمان لەکوێ دەوەستن چیان بەسەر دێ چیان دەست دەکەوی ئەوەی ئێمە توانیمانە بیکەین ئەوە بووە کە کۆنفرانسێکیان بوو ئەنجام دەین لە هەولێر بۆ ئەوەی خاوەنی یەک خێتاب بن و خۆیان بتوانن بینی خۆیان ڕێبکەون لەمە زیاتر ئێمە ناتوانین نە حەقیەوەمان هەیە نە ئامادەشین ئێمە تەداخل بکەین ئەبی خۆیان بڕیار بدەن بەنسبەتی ئەوان مهمە مافی ئەوان چی لێ دێ چونکە تا ئێستا ئەترافیان پێ نەکرەوە هەتا وەکو هاوڵاتیش و حەقیقەتیش وایە یعنی تا ئێستا 400,000 نەفەر بێ جنسیەیە ئەوانەی جنسیەشیان هەیە هەموو دەقیقەیەک معڕەزن کە سەحبی جنسیان لێ بکەن من خۆم گوێم لێ بۆ لە مەسئولێکی بەرزی سووری ئەڵێ ئەسڵان کورد نییە لە سووریا ئەوانە ئاوارەن لە تورکیا و لە عێراقەوە هاتوون طبی لای هەندێکی تر کە باز دەکەن لای من ڕەنگە تۆزێ مڕاعاتی وەزعی منیان کردووی گوتووانە هەندێک ئەڵێن لاجئن و متسللن طبعا متسلل ئەوانن کە بێجنسیان ئەوانەی کە لەبەرەوە ئەبی ئەگەر مەطلەبە کوردەکانی سووریا هەڵوێست وەربگرن چ حکوومەت چ معارەزەی سووری پێویستە هەڵوێستی خۆیان دیار بکەن بەرامبەر بە مافی کورد لە سووریا و تا کوێ لەگەڵیان دێن لەکوێ ئەوان ڕێک دەکەون ئێمە پشتگیری لێ دەکەین بەڵام لەمە زیاتر ئێمە ناتوانین هیچ بکەین و ئامادەشین هیچ تر بکەین بەنسبەت علاقاتی دووقۆڵیش توان ئێمە پێمان خۆشە و ئێستا و علاقاتی ئابووری و بازرگانی زۆر پەرەیسەندووە بەنسبەت ئەو کێشەی ناوخۆ هەڵوێستی ئێمە دیارە ئەگەر بە ئاشتی چارەسەر بکرێ ئێمە لە خزمەتی هەمووتان داین هەرچی پێمان بکرێ دەیکەین بەڵام ئێمە پێمان وایە خەیاری شەڕ خەیارێکی بێ ئەنجامە و زمانی ئەوە نەماوە نەبوو کورد کە خەیاری شەڕ هەڵبژێری نە بە دەوڵەتیش دەکرێت بە شەڕ ئەم مەسەلە کوتای پێ بێ لەبەرەوە نەتیجابی هەر بە ئاشتی ئەم مەسەلە چارەسەر بکرێ بۆی ئەگەر خەیاری ئاشتی بی هەمووتان ئێمە حازرین ئەگەر خەیاری شەڕی ئێمە تێیدانین ئەمە هەڵوێستێکی ڕوون و بێ ئەملا ئەولا بوو بینە سەر وەزعی عێراق طبعا حقیقت من ناوێ بچمەنەوە تەفاسیلەوە چونکە پێشەوەی سەفەر بکەم من کەلیمایەکم هەبوو بە مناسبەتی نەوروز لەوێش بۆ ڕۆژنامەی الحەیات بوو کەناڵی حورە شەرقیەش پێشی ئەوان لەبەرەوە شتێکی تازە نییە بخەمە سەر ئەو من هیچ قەیرانێکم دروست نەکردووە حقیقت من باسی قەیرانێکم کردووە کە باس نەدەکرا یا لە ژوورێکی وا داخرا و باز دەکرا بۆ من هەستم کرد مەسئولیەتێکی مێژووی لەسەر شانمە بەرامبەر بە گەلی کوردستان 6 ساڵە ئێمە چاوەڕوانی وعودین وعودێکی بێ ئەنجام هیچ هەر وعد دەدرێ و هیچ طبعا ئێستاش کاتی ئەوە هاتووە بەڕاستی کە ئەم وەزعە یەکسەر یەکلا بکرێتەوە من لە ئەمریکاش گوتومە لە هەموو شوێنێکیش ئێستاش دەهێڵێم ئەم وەزعی ئێستا بە هیچ شێوەیەک قابلی قبول نییە و لە بەرژەوەندی نە عێراقە نە لە بەرژەوەندی کوردستانیشدا و هیچ شتێک تهدیدی یەک پارچەی عێراق ناکات دیکتاتوریەت نەبی بۆیە ئەمە مشورەت دەکەین دەست بە ڕاوێژ دەکەین لەگەڵ جەنابی سەرۆک کۆمار هەموو لایەنە کوردستانیەکان لایەنە عێراقیەکان بۆ ئەوەی بزانین چ ممکنە بکرێ یا هەر لایەنێک چۆن بیرەکاتەوە چونکە وەختی بە دوقۆڵی و سێقۆڵی دانیشن هەموو ناڕازی بەڵام ئەمە ئەبی بەکردەوە ئەوە عیلاجێک لەم وەزعە بکرێ ئەم وەزعە بەم شێوەیە بڕوات
عراق برای هەڵدێر دەچی، عێراق بەرەو دیکتاتۆریەت دەچی و من هەستەگەم مەترسیەکی گەورە لەسەر گەلی کورد، لەسەر کوردستانە. من هیچ مشکلەیەک شخصیم نییە. ئەگەر هەموو خەڵکی عێراق ڕازین بەم وەزعە، ئەوە کەیفی خۆیانە. ئەگەر خەڵکی کوردستان و حیزبە کوردستانیەکان پێیان وایە وەزعەکە بە دڵیانە و شتێکی باشە، وەزعەکە باشە، هیچ مەترسی نییە، دیسا من مشکلەیەکی شخصیم نییە. بەڵام من وجدانی خۆم ئاسوودە ئەەکەم بەرامبەر بە گەلەکەم. بە تەسەوری من مەترسیەکی گەورە هەیە لەسەر ئایندەی کورد و لەسەر عێراقیش، و هێشتاش کات ماوە بۆ ئەوەی چارەسەر بکرێ. طبعا من باسی ئەوەم کردووە کە ئەگەر هیچ ڕێگە نەما، ئەوەتە مەجبورین بگەڕێینەوە بۆ ڕێی گەلەکەی خۆمان، چونکە گەل مەرجەعە بۆ هەموو لایەکی. ئەوەختە هیچ مەسئولیەتێک نامینی لەسەر شانی هیچ حیزبێک و هیچ شخصێک و لە هەر پلە و پایەیەک بووبی. ئەبی پرسیار بە گەلەکە بکەی، ئەگەر تو ڕازی بەم وەزعە فەرموو پیرۆزت بێ. ڕازینی چ دەوێ؟ یعنی ئەبی ئەم وەزعەی ئێستا ئەو بێدەنگی ئەم 6 ساڵ چاوەڕوانیە زەرارێکی گەورەمان کرد. فەرموو مادەی 140 چی لێ هات؟ سەرەی پێشمەرگە چی لێ هات؟ قانونی نەوت و غاز چی لێ هات؟ جەیش چی لێ هات؟ ئەمە هەموو مەسائلێکی زۆر زۆر گرنگن. و مەسەلەش باوەڕ بکە دوو لایەنە، لایەنێکی عیلاقەی بە هەموو وەزعی عێراقەوە هەیە و لایەنێکیش عیلاقەی بە پەیوەندی هەرێم و بەغدەوە هەیە. ئەگەر بتوانین عیلاجی وەزعەکە بکرێ بە شێوەیە کە هەموو عێراق لەو قەیرانە دەرباز ببی زۆر باشە و گرفتەکانی هەرێمیش لەگەڵ بەغدا چارەسەر بکەین، شتێکی باشە. بەڵام پاشە کشە لەم هەڵوێستە مستەحیلە، ممکنیش نییە. ئەبی ئەم وەزعی ئێستایی کە ئێستا عێراق تێیدایە وەزعێکە قابلی قبول نییە، ئەبی گۆڕانکاری بەسەردەوە. اینجا ئەم گۆڕانکاریە زانین بە مەشورەت لەگەڵ لایەنەکانی تر هەمویان تا کوێ دێن و چ دەکەن. ئەو بابەتەی تر کە زۆر باسی لێوە دەکرێت مەسەلەی چارەنووس، بەڵێ ئەمە مافێکی سروشتی خۆمانە، مافێکی یاسایی خۆمانە، مافێکی ئاسایی خۆمانە، بەڵام چون ممارسەی دەکەی وکەی ئەبی وەختێکی وابی کە جێگیر بی و گونجاوبی و جێخۆی بگری، هەروە نابی بە عاتیفە ئەو شتە. بەڵام حەقێکی طەبیعی ئێمەیە، لە هەموو شوێنیش بوو تومانە و گوناحیش نییە و کوفریش نییە تو باسی بکەی. هەنی وای لێبێ نەتوانی باسی ئەم بابەتەش بکەی، نازانم شتێکی زۆر بێمەعنایە بەڕاستی. ئیتر من نامەوێت زیاتر کاتی ئێوەی بەڕێز بگرم. من پێم خۆشە گوێ لە پرسیارەکانی ئێوە، بوچوونەکانی ئێوە بگرم و تکای برایانەشم لە ئێوەی بەڕێز ئەوەیە و خەڵکێکە وا پەروەردە بکەن کە پابەندی وڵاتەکەیان بن، نەتەوەکەیان بن، ڕێگە نەدەن. من پێم خۆشە ڕەخنە بگرن، ڕەخنەی برایانە، ڕەخنەی کە فعلەن وەزعی، چونکە ئێمە هەمومان لە چارەنووسمان یەکە. ئەوە نییە بڵێ خوا نەخواستە سبەینێ کارەساتێک بێ لایەنێک دەرباز دەبی و لایەنێک توش دەبی، هەمووان توش دەبین. ئەمە بە خوێنی هەموو لایەک دروست بووە. کەس منەتی ناتوانانی منەت لەسەر کەس بکە. هەموو ملەتی کورد بەشدار بوو. باوەڕ ناکەم خانەوادای مۆبی لە کوردستان خوێنی نەدابی، ئەوەرە نەبووبی، دەربەدەر نەبووبی، ماڵوێران نەبووبی. لەبەرەوە هەموو کەسێک مافی هەیە و حەقی خۆشمانە ئێمە، چونکە ئەو خەبات و تەسحیات و ئەو قوربانیە کە میلەتی ئێمە داویەتی، ئەم دەستکەوتانە زۆر کەمترن لەو بەهای ئێمە داوامانە بەڕاستی، ئەو باجەی ئێمە داوامانە. بەڵام لەگەڵ ئەوەش کورد عاقلانە ڕەفتاری کرد، عاقلانە ڕەفتاری کردووە و ئینشاءڵڵا لەمە دۆش هەروە ڕەفتار دەکات. بەڵام پێم خۆشە ئێوەش دەورێکی وا ببینن یەک ڕێزی ملەتی ئێمە پتەوتر ببی، ئێمە یەک هەڵوێستمان هەبی کە ڕەخنەش بگیرێ، ڕەخنایەکی وابی فعلەن ڕەخنایەکی لە حرسەوە بی، لە دڵسۆزیەوە بی بۆ وڵاتەکەتان و بۆ ئایندەی خۆتان. ئەوەی تر من بۆ بەڕێستان بەجێ دێڵم و زۆر سوپاستان دەکەم. جارێکی تر بۆ هاتنتان و هەر شاد و سەرکەوتوو بن.